خەڵاتان لێوێ دووبارە هاتینە وڵاتان لە بەرنامەیەم دارەیە باسی ئەم ئامێرانەتان بۆ ئەەکەم ئەزانن بۆ باسیەکەم باسیەکەم بۆ ئەو مناڵانەی کە نەترسن لە دکتۆر و ئەم ئامێرانە وێندا ئێستا باسییان بکەین بسم الله دەی گەرمی پێ ئەمەش هیچ نییە ئاوەهەیەکی بۆ دڵ ئەبێت بەماو ئیشی پێکەیت و هیچ ئازارێکیشی نییە هەر ئاواهیەکەیت و تەواو هەر کەسە نەتوانە هەناسە بدات دەتوانێت ئەمە بەکارفێنێت زانین قیاسی چەنە سەرمان دە ئێمە بێکەوە ڕێم ولای کاک مژدەر لە تاواری تەندروستی سمارت ئەو نێرسە وەرن وەرن بۆ لەزگەی دوودی وەرن بۆ دەمانچەی ئاو وەرن بۆ داری جنوورە وەرن بۆ موزعیدا وەرن بۆ شتی گوێکە سڵاو کاکردن چۆنی ئەحواڵە باشی؟ وڵا باشم سپاس دەکەم تۆ ناو ئاڵەیە؟ بەڵێ دەی بەخێر بێ ئەخوا لە خزمەتتام چی پێویستە حەز دەکەی پرسیار دەربارەی چی بکەی؟ کاک بژدەر ئەمەوێ باسی ئەمانم بۆ بکەین بەسەر چاو لە خزمەتتام کامیانە حەز لێ لە کامیانە دەست پێ بکەین؟ ئەلەمە دەست پێ لەمانە دەست پێ بکەین بەسەر چاو ئەمە بۆچی بەکاردێ؟ مناڵێک کە لە نەخۆشخانە داخڵ دەبێ دکتۆر بۆی نووسیوە سیەکانی تەواو نییە زۆرە کۆکێ تەنگە نەفەسە لەو کاتەیە دکتۆر دەرمانێکی بۆ دەنووسێ باشە بەم جیهاز بەمە بەکاردێ باشە ئەمە دەرمانەکە ئەکرێتە ئێرەوە ئەمە زای چی پێ دەڵێن؟ ئەمە پێی دەوترێت تەبخیر باشە ئەمە ماسکێکە بۆ تەبخیر بەکاردێ باشە مناڵەکە چۆن بەکاری دێنێ هیچ ترسێکی ناوێ ئەیکەینە لە یادێک چێ جوان ئافەرین دیدی یارمەتیم بە تۆش دەستخۆش ئەمە ئاوە ئەمە هیچ ترسی هەیە؟ نه ئاسانە ئێشی نییە تۆش دەتوانی بە هەموو مناڵێک بڵێ کە ئەمەت ئێشی نییە باشە؟ کاک بژدەر ئەمە بێنە بەسەر چاو ئەمە تۆ پێشتر بەکاری نهێناوە هاتی لە خەسخانە؟ بەڵێ زۆر باشە ئەمە کانولای پێدەوترێ باشە بۆ مناڵیش دادەندرێ و بۆ گەورەش دادەندرێ بەڵام ئێمە کە بۆ مناڵی دادەنین تەنها لە خەسخانەیە بەکاردێ باشە ئەبێ یەکێک بۆ دانێکە شارەزاوێ نابێ خۆمان ئەمە بەکاری بێنین و مەحاوەڵی پێ بکەین باشە ئەمە تۆ کە داتنە هیچ ئێشی هەبوو؟ تۆزە ئێشی هەیە چونکە نابێ بڵێنە باشە ئەمە کە دایدەنین بەم شێوەیە لە دەمارەکە دایدەنین و ئاوای لێدە باشە دوای ئەوە چی لەکەین؟ ئەبێ ئەم لەزگەی پێوە بکەین ئەم لەزگە ناوی چییە؟ ئەم لەزگەیە پێی دەوترێت پلاستەر باشە ئەمە بۆچی بەکاردێ؟ ناوی لەزگەی دوودیوە لەزگەی دوودی نا باشە ئەمە پلاستەری کانولای پێدەوترێ بۆ ئەوەی ئەگە کانولەکەمان دانا بەم شێوەیە پلاستەرەکەشی لێ دەبەستین بۆ ئەوەی دەرنێت و نەکەوێت و خوێنی لێنێ باشە ئەبێ زۆر ئاگامان لە کانولا بێ کاتێک بۆمان دانرا باشە چونکە ئەگەر ئاگاو لێ نەبێ دەست بجوڵێنی چی لێ دێ؟ دەرەچێ خوێنی لێ دێ باشە ئەمەشیانەوەرە با پێ بناسێنن ئافرین ئەمە شتێکی زۆر چاکە ئەمە لە ماڵەوە هەتانە لەمە؟ بەڵێ هەمانە لەکوێ داتان ناوە؟ لەناو پاکەتێکە پڕ لە شتی دکتۆر ئافرین ئەمە بێ لە ماڵەوەش ئەتوانی بەکاری بێنی لە خەسخانەش ئەتوانی بچیتە نۆڕینگەکان شەکە پێویستی بوو بەکاری بێنی باشە ئەمە چۆن بەکاردێتەوە پێشتر بەکارهێناوە ئادی تۆ پێ بڵێ ئەبێ بکەیتە ئێرامانەوە بۆی بزانین گەرمی زۆرە یەکەم جار چیەکەی؟ ئەبێ بکەینە ئێراوە ئەمە بکەیت باشە؟ هەڵی بکەین باشە بەم دوگمەیە هەڵەکرێ ئەنجا کە ئەیکەیتە ئێرەتەوە لەسەر جلەکەەوە دایدەنێ یان لە ژێر جلەکانەوە؟ ئافرین ئەبێ لە ژێر جلەکانەوە داینین بۆ ئەوەی پلەی گەرمێکەمان بەڕێکی بۆ بخوێنێتەوە چەندێک دایدەنین 2 دقە باشەوە نیە؟ ئێمەش 2 دقە ڕای دەگرین دوای ئەوە دەی یەکەینەوە سەیر دەکەین زین پلەی گەرمەکەی چەنە باشە؟ ئەمە چییە؟ ئەمە دەستکێشە باشە ئەمە دەستکێشی ئاسایی پێدەوترێ لە خەسخانەیە بەکاردێ لە ماڵەوە بەکاردێ ئەتوانی لە دوکانە بەکاری بێنی بۆ زۆر شت ئیسفادی لێ دەکەین ئێمە بەتابەتی لە خەسەخانە نابێ ببێ دەستکێش ئیشکەین بۆ لەبەر ئەوەی ئەگەر شتەکە پیس بوو دەستمان پیس دەبێ وانە تووشی چی دەبین؟ تووشی بەکتریا و ڤایرۆسات و شت دەبین بۆ ئەوەی لەم شتانە بە دوور بین دەستیشمان پیس نەبێ یا خوێنی بەر نەکەوێ ئەبێ دەستکێش بەکاربێنین بۆ هەموو شتێک باشە چیتر حەز لێ لەم شتانە لێم بپرسی؟
ئافەری ئەمە یەکەم جارتە تۆ ئەبینا پێشتریش بینی و هاتی بۆ لای دکتۆری مناڵ ئێ باشە ئادی تۆ پێم بڵێ یەکەم جار بۆچی بەکاردێ ئەمە بۆ گوێ بەکاردێت بۆ یەکزانی گوێ پاکەیان پیس ئەمە ئامێری سیرکردنی گوێچکەی نەخۆشە ئەمەش بە هەماشیەوە بۆ مناڵش بەکاردێ و بۆ گەورەش بەکاردێ باشە نەخۆشیەکە مناڵەکە لە ماڵەوە دێت شەوانە ناخەوێ ئەڵێ دایکە گوێچکە ئازاری هەیە باشە بە ڕۆژ هەر ئازاری هەیە دایکیشی ئەهێنێ بۆ خەستەخانە بۆ لای دکتۆری مناڵ باشە یان ئەوە تا دکتۆرمان هەیە هیچیە هی دکتۆری گوێیە ئەچێ سیرێکە بەم شێوەیە جوان جوان سیرێکە بزانێ گوێچکەی پاکەیانە باشە ئەگەر گوێچکەی پیس بوو بێت و ئازاری هەبێت چی لێکە علاجی بۆ دادنێت باشە تا باشە بێت و ئەچێتەوە ماڵەوە باشە ئەمەش خوانێ ئەمە چییە؟ ئەمەشیان دکتۆری بینەوە ئەلێرەوە کردو بە سۆری هەموو دکتۆرێک ئەمەی پێ ئاوادای دەنێ لێرە ئەنجا کە مناڵێک دێ بۆ خەستەخانە باشە ئەڵێ دکتۆردان وەڵام من قڕگم دێشێت و ئازاری هەیە و ناوێرم خواتن بخۆم ناوێرم ئاو بخۆمەوە بە هەموو شتێک ئازاری هەیە دکتۆرەکەش چیەکە؟ ئەڵێ ئادی دەم بکەرەوە بەم شێوەیە ئەڵێ ئۆ کۆلە تۆ لە زەتێنەکانی هەستاوە ئیتر چی لێکە؟ تەواو ئەمە ئیشی ئەوەیە کە تۆ سەیری قورگی مناڵی پێکەیت و بزانی ئیلتیهابی کردووە لە وزەتێنەکانی هەڵاوساوە یان ناوساوە باشە؟ کاک مدیر ئەم وزعیجە بۆ چیەکەی؟ ئافەرین سەیریکە ئەمە لە ماڵەوە نیتانە ئەمە؟ باش ئێمەش لە ماڵەوە هەمانە ئەمە بە زۆری لە خەستخانەیە بەکارجێ بە ئەوەی دەستمان زوو پێی تاقیم بکەین دەستمان لە هەر شتێکدا لە دیوار لەم پارچانە لەم شتانە کە تۆ دەست لە شتە دەی دوای ئەوە دی چیەکەی؟ بێ تاقیمی دەبدەین بۆی نەکو پیس و شتی پێوە ئافەرین ئەمە چی لە پیسیەکەکە؟ بەکتێڤایرۆسەکان چی لێکە؟ ئەکوژرێ ئەی کوشتی ئافەرین کاک کوژدار بەڵێ ئەو دەنگی مناڵێت چییە؟ ئەم ژوورە ئەبینی؟ بەڵێ دەرگاکەمان داخستوە ئەمە مناڵی تازە لە دایک بووی لێیە باشە پێی دەوترێت یەکەی نەبەکان بۆ ئەو مناڵانەیە کە تازە لە دایک دەبن بەڵام تۆزێ ناساخن باشە تەندروستیان تەواو باش نییە لێرە ئەمێنێتەوە تا باش دەبێت دوای ئەوە ئەیدینەوە دەستی دایک باوکەکە و ئەیباتەوە ماڵەوە باشە ئادی با من پرسیار لە تۆ بکەم زەمزیرێکی ئەمە چییە؟ ئەوە بۆ دڵمان بزانین دڵمان زۆر لێدا ئافەرین ئەمە سەماعی دڵە باشە پێی دەوترێت سەماع باشە بە ئینگلیزیش تۆ ئینگلیزەکە زانی؟ نه ئێ باشە سەیری بکە ئەمە سەماعی دڵە ئەیگەینە گوێچکەمانەوە ئاوە بەم شێوەیە یان لە پێشەوە یان لە دواوە باشە بزانین دڵی مناڵەکە چۆنە بزانین هەناسەی باشە بزانین سنگشتی نەگیرا بۆ زۆر شت بەکاردێ باشە بەڵام ئەوە لە ماڵەکانە کەمتر هەیە زیاتر پزیشک بەکاری دێنێ باشە ئەم کارتۆت نێت ئەم کارتۆنە سەیریکە لێرە نووساتەنگی پرێسەر واتە ئەمە چیتایە تەختەیەکی ئاسایی تێدایە بۆچی بەکاردێت؟ بۆی سەیری قورگمان ئافەرین بۆ سەیری قورگی مناڵی پێ بکەیت هەروگۆڵی ئەمە هەروگۆ ئەم لای ئەمەشیان سەیری من کە ئاڵێ ئەمە شتێکی زۆر ئاسایی هیچ ترسینە باشە ئاوا مناڵەکە دەمیەکاتەوە دوای ئەو بەمە سەیرەکەین لەگەڵ لایتەکەیە ئەمە ئەم دوانە بێکەوە زۆر جوان بەکاردێ یەکسەر ئەزانێ قورگی چی تێدا و چی تێدانێ باشە ئەمە بۆ ئەو بەکاردێ دوای ئەوە ئێمە ئەگەر شتێکی پیسمان بەکارهێنا چۆن فڕی دەدەین؟ ئەبێکێنە ناو تەنەکەی خۆڵی زەردەوە لە خەستخانەیە باشە چونکە لە خەستخانەیە پاشەڕۆ پزیشکەکان جیاکراونێتەوە نابێ هەموو شتێ بکەینە سەڵی ئاساییە باشە ئێستا ئێمە ئەومان بەکارهێناوە یەکینە ئێرە باشە ئەوە فڕێماندا ئەمە پڵس ئۆکسیمیتەرە باشە ئادی تۆتوانین بڵێ پڵس ئۆکسیمیتەر پڵس ئۆکسیمیتەر ئادی بێکە گەڵێ پڵس ئۆکسیمیتەر ئافەرین ئادی دەستکێشە دانی تۆ دەستکێشەکە دانێ باشە سەیریکە ئەمە هیچ ترسی ناوێکەیەکینە دەستمان ئادی ئازارێکی نانیەتی ئافەرین ئادی بزانین دەتوانین لێدانی دڵەکەم بۆ بخوێنیتەوە ئەمە ئۆکسجینە باشە ڕێزەی ئۆکسجین لە لەشی تویا چەنە؟ نەوە و نۆ ئەی لێدانی دڵت چەنە؟ سەو یانزە ئەمە یاری دەکا باشە قەت ئەوە نییە بڵی یەک ژمارە ئەوەستێت جارجار ڕقەمێک کەم و زیاد دەکا باشە ئەمە نابێ مناڵی پرسێ شتێکی ئاساییە باشە دەرزیش تۆزێ هەر ئازاری نییە ئەویش ئازاری نییە زۆر وایە؟ کاکوژدەر ئەم مەترە چییە؟ وەرە بامنەوە مەترە نیشان ئەمە مەترێکی بچکۆلانەیە باشە تەنها یەک مەتری پێوەیە بۆچی بەکاردێ بۆ مناڵێک بەکاردێ کە دێ بۆ لای دکتۆر ئەڵێ دکتۆرگان مناڵەکەی ئێمە دەمەکە هیچ ناخوا دکتۆرەکەس چیەکە بەمە
کچێوەی سەری پێوێ بەم شێوەی باشە ئەوە ئەوەی تۆ چەندێکە ئادەی ئەوەی تۆ ئەلێرە هەمانە 20 سانتیمە یعنی سەری تۆ کاسەکەی باشە یعنی سەر زۆر گەورە نیە عیبی نیە باشە ئەنجاوەرە با شتێکش پێ بڵم تۆ وتە کانولە و داناوە پێشترۆ نیە ئەمە لەسەری کانولاکەوە ئەی بەستین باشە ئەلێرەوە کە بەسمان چی لەکەین دەرزیەکە لێدەی نا ئەمە کە بەسمان ئاڵێن دێ ئاڵێگیان تۆزە یاری بەدەستک ئاوا دی ئەمە بۆچی باشە بۆ باشە کە دەمارەکان دەرخا باشە بزانی ئازا و ئەمان ئازا بزانی خاتمە زۆر خواردو ئافری زۆر باشە ئەمە بەس بە زۆری بۆ کانولەدانا بەکاردێ باشە تاوەکو بۆ دەرزیشە دەمارەکانت دەرکەوێت و کانولەکە بۆ ئاسانی بۆ دابدرێ باشە باشە کاک ئەم هەموو ئامێرانە لەناو خەسەخانە بەکاردێت نا ئاڵێگیان ئەمانە زۆربەی زۆری لە خەسخانەشا بەکاردێ و ئێمە وەکو خەسەخانە تیمێکمان هەیە جانتاکی پێ لە دواوە دامان ناوە هەموو ئەو شتانی تێدایە ئەتوانی بینە ماڵەکانیشتان لەوێ بەم شتانە ئیشی بۆ بکەین باشە ئەگەر من تەلەفۆن بکەم ئەتوانن بێمە ماڵ ئێمە بیکەن ئەی چۆن بەسەر چاو هەر تۆ تەلەفۆنەکە بکە بەس تۆ ئەبێ دایکت یا باوکو تەلەفۆنەکە بکە باشە ئێمەش جوابی تەلەفۆنەکە دەدەینەوە و ئاڵێن چیتان پێویستە بەسەر چاو ئێمە دینە ماڵەوە هەر چیتان پێ بۆتان دەکەین باشە کانولەدانانە دەرزیلێدانە عیلاجکردنە باشە ئەگەر تەداویشتیشی هەبوو نەخۆشەکە عەمەلیات کرابوو ئەتوانی تدای بکەین باشە هاوڕێیان خۆحافیز